ئەمان داواکەیان هێناوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بە ناوی هەموو هاوڕێکانم لە فراکسیۆنە جیاوازەکان تاکو داکۆچیان لێ بکەین ئەم گرفتە کە پەیوەستە بە زیندانیانی سیاسی کە پەیوەستە بە ماف و ئیمتیازاتی تەواوی شەهیدان چکاوەی بەدەستی ئەو ڕژێمە لە ناوچووە لە هەرێمی کوردستان لە عێراق زیندانی بووە، ئەنفال بووە، کیمیاباران کراوە و بۆ بە قوربانی مافێکی ئیتیحادی هەیە کە حکوومەتی عێراقی ئەو مافەی دابین بکە و ئەمە بۆ هەموو ئەو چین و توێژانە ڕاستە و هەوڵە دەین بتوانین گیان بکەینەوە لە ئەوەی کە لە عێراقەوە مافەکانیان دابین بکرێ و زۆر سوپاسدانەکەم خۆیان ئەگەر شتێکیان هەیە و هاوڕێکانم با بفەرمون. بە ناوی ئەم کۆمەڵە زیندانە سیاسیانەوە بە خێراتنیشی گەرتان دەکەین سوپاسی هەڵوێستان دەکەین کە هەمیشە لەگەڵ ماف و داواکاریەکان ئامەندا بوو. بەڕێزان دوای ئێمە دڵنیا بووین کە نە حکوومەتی هەرێمی کوردستان و نە پەرلەمانی کوردستان و نە حیزبەکانمان هیچ حسابێک بۆ زیندانیانی سیاسی هەرێمی کوردستان وەک زیندانیانی سیاسی عێراق ناکەن و ماف و ئیمتیازاتەکانمان پێشێل کراوە بۆیە بە ناچاری پەنامان بردووە بۆ پەرلەمانی عێراقی بۆ ئەوەی بتوانین لە ڕێگای پەرلەمانی عێراقی و لە ڕێگای لایەنە سیاسیەکانی عێراقەوە لە ڕێگای هەیئەی تەجەموعی زیندانە سیاسیەکانی عێراقەوە بتوانین ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی ڕاستەقینەی هەرێمی کوردستان بجێڕینەوە بۆ فلتەری موسسەی زیندانیە سیاسیەکانی عێراق و زیندانیانی سیاسی کوردستانیش وەکو زیندانیانی سیاسی عێراق هەمان ماف و ئیمتیازات وەربگرن. بۆیە ئێمە سەردانی ئەم بەڕێزانەمان کردووە کە ئەندامی پەرلەمانی عێراقین و پەنامان بۆ بردوون بۆ ئەوەی بتوانین بە هاوکاری هەموو لایەکمان بتوانین ئەم ماف و ئیمتیازات و زیندانیانە و بۆ معلوماتی جەنابیشتان خەڵف عەبدولسەمەد بەڕەسمی کە سەرۆکی بەشی زیندانیانی سیاسی و شەهیدان بوو بەڕەسمی کتابێکی ناردۆ بۆ موسسەی زیندانیە سیاسیەکان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی عێراقی بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە بتوانن هاوکاریمان بکەن. چارەسەری ئێمە لە دوو خاڵدایە یان لە ئەنجومەنی وەزیرانەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کتابێک بەڕەسمی بنێرێ بۆ موسسەی زیندانیە سیاسەکانی عێراق بۆ ئەوەی بتوانێت ماف و ئیمتیازاتی ئێمە بژێڕێتەوە بۆ بەغا یان لە ڕێگای پەرلەمانی عێراقیەوە کە ئەو یاسایی بۆ زیندانیانی سیاسی دەرچووە گۆڕانکاریەکی تێدا بکرێ بە پێی مادەی دەستوری 132 کە هەموو زیندانیانی سیاسی و ئەوانەی کە زیان لێکەوتووی دەستی ڕژێمی بەعسن ماف و ئیمتیازاتیان بۆ بژێڕێتەوە. بۆیە لێرەوە سپاسی یەکەیەکەی ئەم پەرلەمانتارانە دەکەین و داوا لە پەرلەمانتارانی کوردیەکان دەکەین کوردستان دەکەین کە لە پەرلەمانی عێراقین لانی کەم نەبن بە عەرقەلەیەک بۆ ئەوەی ماف و ئیمتیازاتی ئێمە بگەڕێتەوە. جارێککە سوپاس بۆ هەموو لایەک. خەلەلەکە دەزانی لە چیایە ڕاستیەکەی بە تەقدیری ئێمە من 12 ساڵ لەمەوە پێش بۆ ئێوەی بەڕێز ئەلانم کردو وتومە لە کوردستاندا 5,000 زیندانی سیاسی ڕاستەقینە کە هەیە کە دەتوانێت ماف و ئیمتیازاتی زیندانیانی سیاسی وەربگرێ بەڵام ئێستا 40,000 نووسراوە دێز جەردا هەچێکی حەزیان لێ بووە نووسیویانە یعنی بۆ نمونە لە دوهۆک دەڵێن 18,000 کەس ناوی نووسراوە بۆ وەکو زیندانی سیا بۆ ئەوی ببێ بە زیندانی سیاسی بۆ 18,000 گەنجیتیانە بۆ کاکە. بۆیە ئەگەر زیندانیانی سیاسی ئەم 40,000 ئێستا ناو نووسراوە بە فلتەری زیندانیانی سیاسی موسسەی زیندانیە سیاسەکانی عێراقدا بڕوە 5,000 زیاتر ڕەنگە کەمتریش بمێنێتەوە و شەرمیشە حکوومەتی هەرێمی کوردستان بەیان حکوومەتی عێراقی نەتوانێت موچە و ئیمتیازاتی 5,000 زیندانی سیاسی داوی. خێراتنیە مولای ئەمڕۆ لەگەڵم بە ڕێزانە زیندانیانی سیاسی کۆبوونەوە بەشێکی بابەتەکان خستە ڕوو بەڵام من نزیکی چەند ڕۆژێک پێش ئێستا لەگەڵ کۆمکاری زیندانە سیاسیەکان کۆبوونەوەمان کرد و بە هەمان شێوە هەمان معانات و هەمان داواکاریە. مادەی 132 دەستوری هەمیشەی عێراقڵی قەرەبووکردنەوەی زیندانیانی سیاسی لە عێراقدا داڵە لە هەرێمی کوردستان بەجیا و لە عێراقیش بەجیا. ئەم جیاکاری کە کراوە لە مودەی ڕابردووە وای کردووە کە وەکو
هەموو بابەتەکانی کە لە مودێ ڕابردووە باسمان کردووە لە موچەی خانەنشینی لە کەمە ئەندامان لە زیندانیانی سیاسی لە کەسوکاری شەیدان فەرقێکی و جیاوازیەکی زۆر لە نێوان ئەو موچە هەیە کە عێراق فراهەمی کردو بۆ ئەوان و ئەو موچەی کە حکومەتی هەرێم فراهەمی کردووە. ئێمە داواکارین و ئەمان باڵین داواکاری ئەمان ئەوەیە کە ئەم جیاوازیە نەمێنێت و هەوڵەکانی ئێمەش بۆ ئەوەیە کە ئەم جیاوازیە نەمێنێت. نامانەوێت ڕێگەی محکمەی ئیتیحادی بگرینە بەر چونکە ئازاین کە نەتیجەکەی بە ویستی ئەمانە بێت و بە زەرەری حکومەتی هەرێمەشکێتەوە، بەڵام ئەمە لەوانەیە پرۆسەیەکی درێژخایەن بێت. لەبەرەوە ئومێدەوارین کە حکومەتی هەرێم و چۆن لە مودێر ڕابردووە لە کابینەی بەڕێز نێچیروان بەرزانی موافقەتی کردووە کە زیندانیانی سیاسی موچە و هەموو ماف و ئیمتیازاتەکانیان بخرێت سەر حکومەتی هەرێم. ئێستش ئەو ڕۆژێک کە لەگەڵ کۆمکاری زیندان سیاسەکان کۆبوونەوەمان کرد لە هەوڵدان بۆی لە ڕێگەی وەزیری شەهیدانەوە دووبارە کتاب بەرز بکرێتەوە بۆی سەرۆکی حکومەت بەڕێز سەرۆکی حکومەت ڕاستەوخۆ دووبارە لارینەبوون کات بۆ ئەوەی ئەم زیندانە سیاسیانە ماف و امتیاز و موچە و هەموو ئەو دەعمانی کە حکومەتی کات بخرێتە سەر عێراق. واتە ئەو جیاوازی کە هەیە لە نێوان زیندانیانی سیاسی حکومەتی هەرێم و زیندانیانی سیاسی کە لە عێراقا ئەو مافەیان بۆ فراهەمەکرێت نەمێنێت. ئەماش دوای ئەوەی کە قسەکانمان دووپات کردەوە مودەیەکی زۆرە لە هەوڵدان لە خولەکانی پێشوشە هەوڵەکان دراوە، بەڵام لەوانەیە نەگەشت بێتە ئەنجامیان هەنگاوی باشی بڕێبێ. ومێدوارین کە لەم خولەدا وەکو تیمێک بتوانین هەموو فراکسیۆنە جیاوازەکان هەموو ڕەنگە جیاوازەکان پێکەوە لەسەرم قەزەیە ئیش بکەین و کاری لەسەر بکەین، چونکە قەزەیەکە پەیوەندی بێت هاوڵاتیانی هەموو هەرێمی کوردستانەوە هەیە دوور لە حیزبایەتی و لە باگراوندی سیاسی.